ئەمانە ماڵی خەڵکیان خوارد، ئەمانە حەقی میلەت نادەن. برایە گوتی حەملەدارە، وتی وەڵا فلانە کەس فلان مامۆستای مجاهد قەدەری خواوا بوو لەگەڵ من هات بۆ حەج یا عومرە نازانم، وتی قافڵەیەکین خەڵکێکی زۆرین، وتی وەڵا کە سوار تەیارەکە بووین مضیفەکە ئەوەی ناو تەیارە وەکو من حەملەدارم، وتی هاتەنام، وتی لە پێشەوە یعنی لە کورسیە خۆشەکانی پێشەوەی تەیارە وتی جێگایەکمان هەیە خۆت یا کەسێک دەنێری با بێ لەوێ دانیشێ. وتی وەڵا مامۆستاکە وتی من دەچم، وتی چوو لەوێ دانیشت، وتی مش پێم خۆش بوو بە هەنقەست حەزم دەکرد بچێ لەوێ دانیشێ. وتی وەڵا چوو دانیشت، دوای وتی گەیشتینە مەکە یا مەدینە، لەوێش ئەوە تەوزیع دەکرێن لە وتێل، وتی براکەم حەزەکەم مەگە ژوورێکی تایبەت هەبێت بۆ خۆمی دانێ، من پێم خۆشە بە تەنها بسەر بخۆم. وتم بەسەر چاو ئەوەشت بۆ دەکەم بەس ئیشم دێتە دوایی پێت دەڵێم. وتی وەڵا ژوورێکی تایبەتی گرت و خەڵک هەمووی سێسێ و چوار و پێنج لە ژووردانەوە بە تەنها ژوورێکە. بە هەر حاڵ وتی تایبەتمەندیەکانی برد بۆ خۆی، تیکە گەڕاینەوە وتم وەرە دانیش، ئەم مەسئولانە زاڵمن ماڵی خەڵک دەخۆن دنیایان هەمویان بۆ خۆیان بردووایەتی بە تی جەنابەت بەس لەو سەفەرە کورسیەکە بوو بۆ خۆتت برد لە ناو تەیارە، ژوورێکی تەنها مابەوە بۆ خۆتت برد، ئێ تۆ بەس ئەوەت لەبەردەستە ئێستا بۆ خۆتت برد، ئەی کە وڵاتت لەبەردەست بێ دەبێت چی بکەی قوربان. توی هات خوا غەڵەتم کردووە، تمنانە زۆر باشت کرد الحەمدولله بۆی تێبگەیت. جا بە هەر حاڵ ئینسان کە دەچێتە شوێنێک یەکسەر نەڕوا بەرەو سەرەوە وەڵا من فلانە کەسم دەبێت لەسەری سەرەوە دانیشم، وا مەکە حيث ينتهي بك المجلس لەکوێ شوێن چۆن لەوێ دانیشە، خەڵق قبولی نەکرد تۆی بر لەوێی دانا بەخوا ئیلا دەبێت بچی لە فلان شوێن دانیشی جیاوازە ئەوە، ئەمما خۆت هەڵپە بکەیت و بچی لەوێ دانیشی وا مەکە.